بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوتان لێبێت. لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لە نەخۆشخانەی بەخشینین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد مەحموود عارف، پزیشکی پسپۆڕی هەنا و دڵ، لەگەڵتانین بۆ قسەکردن لە سەرێکێک لە حاڵەت یاخود کۆمەڵە نەخۆشیە زۆر باوەکان کە ئەویش بریتە لە نەخۆشیەکانی دڵ، بە تایبەت لە ناویاندا تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ کە لەوانەیە لە ناو خەڵکیدا بە دەمارەکانی دڵ ناسرااو بێت، هەرچەندە لە ڕاستیدا دەمار نییە، خوێنبەرە کە ئەمانە تەسکەبنەوە و کۆمەڵە گرفت و نیشانە بۆ نەخۆش دروست دەکەن کە لەوانەیە دەرئەنجامەکەی بریتی بێت لە توشبوون بە جەڵتەی دڵ و مەترسی بۆ سەرژیانی نەخۆشەکە دروست ببێ. ئێمە بە شێوەیەکی گشتی باز لە هۆکار و مەترسیەکان و نیشانەکان و تەنانەت چارەسەر و خۆپارێزیەکان لەم نەخۆشیانە دەکەین. کاک دکتۆر بەخێر بێت. سپاس ئامادەبوونت. کاک دکتۆر، با لەوێەوە دەست پێ بکەین. نەخۆشیەکانی دڵ لەوانەیە زۆر بن بۆ ئەوەی ڕوون بێت بۆ هاوڵاتیان ئەگەر پۆلێنێکیان بکەین چی ئەگرێتەوە بەگشتی. سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیان خۆی نەخۆشیەکانی دڵ کۆمەڵێکن و زۆر بگرێت سەدان نەخۆشی ئەگرێتەوە. توانین پۆلێنێکین بە نەخۆشی زگماژیەکان ئەوانەی کە هەلە دایکبوونەوە دروست بووە، ئەوش یا لە شێو و پێگاتی دڵە وەکو کون و یا ناڕێکی لە بۆرە گەورەکانی دڵ یا لە کارەبای دڵ. گروپێک تر نەخۆشی خوێنبەرەکانی دڵ کەوایان لە هەمویان بەربڵاوترە و ئەوەی کە لەم بەرنامەی باسی نەخۆشیەکانی ماسوولکەی دڵ وەکو پەککەوتنی دڵ، نەخۆشی پەردەی دڵ، نەخۆشیەکانی زمانەی دڵ کە خەڵک پێ لە سەمامەکان بە عەرەبی ئەمانە ئەگرێتەوە و چەندی نەخۆشی تریش هەیە گوردەکاریەکانی کە لەوانەیە ئینفێکشن و هەوکردن بە بەداتە دڵ کۆمەڵێکی تر زۆر ئەگرێتەوە، بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئەو گروپانەیە ئەوانی کە لە هەمووی بەربڵاوترە لە ناو خەڵکە لە هەموو جیهانی شەر وایە نەخۆشی خوێنبەرەکانی دڵە. زۆر باشە کاک دکتۆر، کە ئەوترێ نەخۆشی خوێنبەرەکانی دڵ مەبەست لە چییە؟ یعنی ئەم خوێنبەرانی دڵ چیان لێدێ؟ خوێنبەرەکانی دڵ لە ڕاست و چەپ پێگاتەوە، دوو لقن وەلقی چەپ گەورەترە و ئەویش دابەشە بێ بەوە دوو لقی تر، یعنی پێ ئەوترێت سێ لقن بە هەمووی، چەپ دوانە و ڕاستیش یەک. ئەمیش تۆ کۆمەڵێک نەخۆشی توش ئەبێت، یعنی هەر بەتەنیا ڕقبوون و تەسکبوونەوە نییە، کۆمەڵە نەخۆشی ترێ وەکو هەوکردن ڤاسکولایتسی پێڵێن ئەمانە، یاخود دڕانی دایسێکشن و بەڵام لە هەمیان باوتر ئەویانە کە بەهۆی نیشتنی پەڵەی چەوری و ڕقبوونەوە نەخۆشیەکان دروستە بێ، وەکو سنگە کوژێ ذەبحەی سەدری یاخود جەڵتەی دڵ کاتێک کە زۆر چۆریانە زیادەکە. زۆر باشە کاک دکتۆر، پێشەوەی بە وردەکاری بڕۆینە سەر باسی هۆکارەکانی ئەم تەسکبوونەوە و ڕقبوونی خوێنبەرەکانی دڵ کە لەوانەیە هۆکاری زۆر بێ، بەگشتی ئەمانیش پۆلێن ناکرێن بۆ چەند گروپێ، واتە چی و چی ئەگرێتەوە؟ واتە هەر کەس دەمارەکانی تەسک بیەوە ڕاستەخۆ جەڵدە لێدای ئاگونجێ، ئەگەر کەم بێت تەنها ئازارێکی کاتی بێ، ئەگەر زیاتر بێ بە جەڵدە و تا زیاتر. خۆی کێشەکە لەویایە، یعنی نەخۆشیەکە جاری وایە 10 ساڵ 20 ساڵ یان زیاتر دروست بووە مەوجودە، یعنی هیچ کێشەیەکی بۆ نەخۆشەکە دروست نەکردووە، پێوی دیار نییە. ئەویش تەبیعەتی نەخۆشیەکە خۆی وایە، نیشانەکانی زەق نییە لە سەرەتایە یاخود نیشانەکان تایبەت نییە بە یعنی هەستی پێناکە، وازانێت ڕاهاتووە لەگەڵی وای لێکە چەندەها ساڵ دروست بوو هەشە، بەڵام کێشەی بۆ دروست نەکردووە. جای وایە بەهۆی ناچالاشی نەخۆشەکەوەیە، سێدەنتری لایفستایلی هەیە، یعنی دایم ئیسراحەتە، هیلاک نابێ، لە ئیش و کار بە سیارە ئەڕوە، لەوێش دانیشتووە لەسەر مێزە کەیێتەوە هەر بە سیارێتەوە بۆ ئیش و کاری ناوماڵش هەر هیلاک نابێ، لەبەرەوە پێوی دیار نابێ. بەڵام ئەگەر مەسەلەن ئەو کەسە گەر چالاک بێت هەستی پێەکە کە هیلاکە بێت کێشەی بۆ دروستەکە. ئەو کێشانە چین کە ئەگونجێ بۆی دروست بکواتە کاتێ خوێنبەرەکانی دڵمان تووشی گرفتی تەسکبوونەوە و ڕقبوونە بێ، چ گرفتێک چ نیشانەیەکمان بۆ دروستەکە.
یاخود با بەمانایەکی دیکە بڵێن ئەو هاوڵاتیان بە ڕێزانەی کە تەمەنیان ئەگاتە سەروی چلو ئیتر کاتێک هۆکارەکانی دیکەیان لەگەڵدایە کە دوای باسیەکەین مەترسیان هەیە بۆم نەخۆشیە هەست بە چ نیشانەیەک بکەن پێویستە گرنگی پێ بدەن وەکوتمان لەوانەیە هیچ نیشانەیەکی نەبێت بەهۆی نەخۆشیەکە خۆی بۆیە بە بکوژی بێدەنگ ناسراوەیەکێک لەو گروپە بەڵێ بکوژێکی بێدەنگە لەبەرەوەی کە نیشانەکانی تایبەت نین و چەندەها ساڵ بێدەنگە بێ تاکو وەگاتە ئاستێکی پێشکەوتوو ئەدڤانس لەو کاتە ئیتر کێشەکان دروستەکە یاخود بەهۆی کەسەکە وەکو وتمان خۆی ناچالاکە و ناچڵ و هیلاک نابێ پێوی دیار نییە کێشەکانەوەی کە دروستە بێ لەوانەیە هەر بە بێدەنگی هەتاوەکو ئەو ڕۆژەی کە جەنتەکە دروستە بێ هەر بێدەنگ بێت یعنی کە خۆشەکە پرسیاری ڕابردووی باری تەندروستی لەکەی هیچ نیشانێکی نەبووە هیچی پێوە دیار نەبوو تا ئەو ڕۆژەی جەڵدە لێیاوە یاخود کە هیلاکە بێت ماندووە بێت بە هەوران زێگا بڕات یان بە چەند قاتێک بە قادرمە سەر بکەوێت هەستەکە سنگی تونگە بێ یا ئازاری بۆ دروستە بێ هەناسی تونگە بێ کە ئیسراحەتەکە باشە بێت ئەمە یەکێکە لە نیشانە گرنگەکانی یاخود لە دوای ناخواردنێکی قورس هەستەکە سنگی ئێشت یاخود ئەگەر سەرما بێ هەوای سارد بەرەو ڕووی بێت هەستەکە ئازاری سنگی بۆ دروستە بێت یا ئەو کەسانی کە دەرمانی ژێزمان بەکارێنن هەستەکە ئازارەکە بەوە چاکە بێت ئەمانە نیشانەی تەسەکبوونەوەی خوێنبەرەکانی دڵن کە نەخۆشیەکەی پێوترێ سنگە کوژە دەبحەی سەدری ئەمە بەو شێوەیە دەرەکەوێت زۆر باشە کاک دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەگەر باسێک لە هۆکارەکانی بکەین کە لەوانەیە هۆکارەکانی زۆر بێ یاخود هۆکارەکانی و هۆکارە مەترسیدارەکانی پێکەوە باس بکەین کە ئەوەی کە پێی دەوتێن ریسک فاکتەر بەگشتی چی هۆکارن یا چی هۆکاری یارمەتیدەرن بۆ ئەوەی ئەگەری توشبوونمان بە تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ یا کەسێک کە تەمەنی وردە زیادەکە ئەگەری توشبوونی زیاترە وەک لە کەسێکی دیکە ئەوانە چین بۆ ئەوەی بەرچاومان ڕوون بێ و ئاگامان لێ بێ بەڵێ هۆکارەکان ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکیان ئەوانن کە ناگۆڕدرێ و چارەسەریش نابێ وەکو تەمەن تاکو و تەمەن بەرەو زیاتر بڕە ئەگەری توشبوونی زیاترە بێت ڕەگەز لە پیاوە زۆرترە هەتاوەکو تەمەنی 50 ساڵی لە پیاوە زۆرترە دوای ڕژەکە یەکسانە بێتەوە هۆکاری بۆ ماوەی یاخود جێنەتیک ئەمانەش دەستکاری ناکرێت یانی کە هەبوو هەیە و تەواو بەشەکەی تر هۆکارن کە ئەکرێت چارەسەر بکرێت ڕێدە بژیرێت یا کەم بکرێتەوە بە دەرمان یاخود بە گۆڕینی شێوە ژیانی ئەمانەش هەندێکیان نەخۆشین هەندێکیان شێوە ژیانە نەخۆشیەکان وەکو بەرزی پەستانی خوێن دەخت نەخۆشی شەکرە نەخۆشی بەرزی چەوریەکانی خوێن ئەوانەی ترش کە ئەکرێت ئانی هەر بگۆدرێک و جگەرە کێشان زیادی کێشیان قەڵەوی لەگەڵ وەرزش نەکردن یا هیلاک نەبوون ژیانێکی تەمەڵانە ژیانێکی دانیشتوانە ئەمانە ئەکرێت بگۆدرێ بە نەخۆشەکە یان بە شێوە ژیانی بگۆڕێت ئەوانە چارەسەر بێن یان خۆت ئەو نەخۆشیانی کە هەیەی وەکو وەخت و شەکر و چەوریەکانی بە ئەوش بە هەمان شێوە بە شێوە ژیان و پارێزکردن و وەرزشکردن و دەرمانیش ئەوانە کۆنتترۆلە بێ ئەگەری توشبوونی ڕقبوونی خوێنبەرەکانی دڵ کەمترە بێتەوە ئەمانە هۆکارن بەڵێ ئەمانە بە شوەیەکی گشتی هۆکارن کەواتە کاک دکتۆر هەر کەسێک کە تەمەنی زیادەکا وردە بەشێک لەو هۆکارانەی تێدایە کە جەنابەت باست کرد بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکی هەبێ پێویستەکە چێک بکاتەوە یاخود شتێک هەیە بە ناوی سکرینین پشکنینی پێشوەختە بەگشتی نەک بڵێن بە دەقیقی چۆن ئەبێ بکات بەڵام بەگشتی پێویست دەکا و کەسانێتن بە تەمەنا چێکی خۆیان بکەنەوە سەردانی پزیش بکەن پشکنینێکی تایبەت هەیە بیکەن تاوەکو دڵنیا ببنەوە لە تەندروستی دەمارەکانی خوێنیان بەڵێ خۆی کێشەکە لەوەیە کە پزیشکی خێزانی نییە کە کۆمەڵە خەڵک لای پزیشکی خێزانی چاودێری بکرێ بە شێوەیەکی چۆن پێڵی دەوری ئای ماوە ببێنرێتەوە بە جۆرەی پێویست ئەو کەسەش هەندێک نەخۆشی ڕۆتینی بۆ بکرێ
هەندێک شیکاری تایبەتیش بە گوێرەی باری تەندروستی کەسەکە بکرێت ئەمە نییە کە ئەمە نەبوو ئەکەوتە سەر ئەو کەسە چەنە خۆی هۆشیاری تەندروستی هەیە کە بەداخەوە هەندێک خەڵک بە عکسەوە هەندێک شتی زیاد لە پێویستەکە لە ساڵێکا دووجار سێجار بەحسی ڤایتامین فاسێکی ئامەکات بەڵێ هەشە بە عکسەوە شەبەکە و باڵۆنی بۆ کراوە کۆڵک نەخۆشی هەیە بە چەند ساڵیش فەحز ناکات لەبەرەوە خۆی کەوێتە سەرەوەی کە هەر کەڵک هۆشار بکرێتەوە بە گوێری ڕەگەزەکەش هەر فەرقی هەیە لە دوای 30 ساڵی و باشتر لە پیاوە شێکێ بکرێ ئەو شیکاریانی کە زارورن وەکو چەوریەکانی خوێن شەکر زەڵکت گرتن ئەمانە بکرێت یەکجار ئەگەی کێشی تیا بوو بە دوایە بچێت ئەگەی کێشی تیانە بوو 3-5 ساڵ جارێک ئەتوانێت چێکی بکاتەوە لە ئافرەتیشا بە هەمان شێوە بەڵام درەنگتر لە دوای 40 ساڵی وا باشترە جارێک چێک بکرێت زۆر باش ئەمە وەک چاودێری پێشوەختەوە گرنگی پێدان وەک دەستنیشانکردن کاک دکتۆر دوایەوەی کە دێتە لای جەنابتان ئەوەی کە بۆ نەخۆشی ئەەکەن بۆ نمونە نەخۆش کاتێک گومانی لێ یەکەن توش بوو بێ بە ئەو نەخۆشیە بە تەسکبوونەوەی خوێنبەرەکانی دڵ یاخود یەکێک بێت لە ریسک پێشنتەکان لە ریسکی پێشنتەکان ئەوانە بێت کە ئەگەری توشبوونی بە جەڵدەی دڵ بە نەخۆشیەکە زیادە چی بۆ ئەەکەن ئەو پشکنینانە چین بەگشتی بەدەر لەو پشکنینە خوێنانە کە وەکو دەستنیشانکردن وەکو وەرک ئەپ بۆ نەخۆشەکە ئەنجامێدەن بەڵێ خۆی بە گوێرەی نەخۆشەکە فەرقەکات ئەنی ئەتوانرێت بە گوێرەی کە پرسیاری لەکەی لەگەڵ ئەو پاشخانە کە هی تەندروستەکەی هەیەی ئەتوانیت نەخۆشەکان پۆلەن بکرێ بە چەند گروپێکی جیاواز ئەوانەی کەوت لە ئاستی مەترسی نزمدان ئەوانی لە ئاستی مەترسی مامناوەندان یاخودوانی لە مەترسی بەرز یان زۆر بەرزان مانە هەرێکیان بە گوێری ئاستەکەی شیکاریەکان ئەوانی کە بۆ یەکەی ئەگۆڕدرێ وەکو باسمان کرد نیشانەکان ئەوانەی کە هەستەکات لە هیلاکبوونە ئازاری بۆیێت کە ئیسراحەتەکە باشە بێت ئەمە وا باشترە سەردانی پزیش بکات بۆ ئەوی کە زیاتر لێ بکۆڵێتەوە شەرت نییە هەموو ئازارێک کێشەی دڵوێ بۆ ئەوەی کە بە گوێرەی پێویست شیکاری بۆ بکرێت مەرج نییە هەموو شتێکی بۆ بکرێت بەڵام هەتاوەکو هۆکارەکانی زیاتر تیا بێت مەترسیەکەی زیاتر بێت مەسەلەن ئەگەر تەمەنی زیاتر بێت یاخود زەختی هەبێت شەکری هەبێت چەوری بەرز بێت گەرە کێش بێت قەڵاو بێت ناچالاک بێت ئەمانە تاکو و لەم شتانی زۆرتر بێت ئاستی مەترسیەکەی بەرزترە و پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە بە دڵنیاییەوە ئەو لێکۆڵینەوانە ئەو هەڵسەنگاندن و پشکنینانە چین کە زیاتر لەم بوارەیە بەکاردێن یەکەم شت ئەوەی کەوتمان باسی باری تەندروستیەکەی جوان وردەکارێکی لێ پرسیت ئەنجا پشکنینی فیزیایی ئەوەی کە هەر بە سیرکردن و بە گوێگرتن لە لیانی دڵ و هەنی نیشانی ئاوساوی و لە قاچیان لە دەموچاو لە دەست و ئەمانە هەندی نیشانە ئەکرێت نیشانی نەخۆشی دڵبێت ئەوانە ئاراستەی شیکاریەکان ئەگۆڕێ بۆت دوای ئەوانی کە زۆر باوە هێڵکاری دڵ هەنێک کەم و کوڕی دەرەکەوێت مەرج نییە هەموو جارێک کە ئاسایی بوو هیچی نەبێت بەڵام ئەگەر گۆڕانکاری تیابێت ئەکرێت زوو پێویزانرێت دوای ئەوە بە دوای ئەو هۆکارە ناگەڕین کە وەکو نەخۆشی کە کێشە بۆ دڵ دروستەکە وەکو چەوریەکان شەکر ئەوانەیە هەندێک لە نەخۆشە ڕۆماتیزمە تایبەتەکانیش بەڵێوانەی کە ئەکرێت هۆکاری هەوکردنی بۆرەکانی خوێن بێ و کێشەی بۆ تەسیبوونەوە یاخود گیرانی خوێنبەرەکان دروستکانی بە جۆری نەخۆشەکە چی لێ چاوەڕێ ئەەکەی چی لێ پێشبینی ئەەکەی شیکاریەکانیش ئەگۆڕێت بە جۆری نەخۆشەکە زۆر باشە کاک دکتۆر ڕۆڵی ئیکۆ چیە لە دەستنیشانکردنی ئەم نەخۆشیانەدا ئیکۆ هەروەکو هێڵکاری دڵ ئەکرێت تەواو نۆرمال بێت هیچ کێشەی تیانە بێت و نەخۆشی خوێنبەرەکانیش هەر ببێت مەرجینە لە ئیکۆ دەربکەوێت کە خوێنبەرەکانی کێشەی هەیە بەڵام ئەگەر پێشتر گیرا بێت و نەخۆشەکە پێشتر هەیبوو بێت پیزانی بێت یا پێی نەزانی بێت
هەندێک نیشانەی لاوازبوونی دیواری دڵ کە لەگەڵ ئەوە ئەڕوا کە بۆریەک یەکێک لە کەمبەرەکانی دڵی کێشەی هەبوو بێت گیرا بێت لایەکی بۆ نمونە لاواز ئیشەکات یاخود هەر ئیش ناکات. زۆر باشە کاک دکتۆر بەردەوامە بم لەگەڵت بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین خۆشەویستان پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێنە وڵات. سنتەری پێست و جوانکاری بە لەیزەر لە نەخۆشخانەی بەخشین ئەم خزمەتگوزاریانە پێشکەش دەکات. لەیزەری کاربۆنی بۆ یەکڕەنکردن و ڕووناکردنەوەی ڕەنگی پێست. لەیزەری CO2 بۆ لابردنی ئاسەواری زیبکە و دەرکەومێکتە و شوێنی سوتاوی و تەخشیرکردنی پێست. پلازمای پێست بۆ ڕووناکردنەوەی پێست و زیادکردنی کۆلاجین کە دەبێتەوە کاری هێشتنەوەی پێست بە گەنجی. پاکردنەوەی پێست و هایدرافیشیال بۆ سافکردن و ڕووناکردنەوەی پێست. لابردنی تاتۆ بە لەیزەر. جیاواز لەمانە لابردنی مووی شوێنە جیاوازەکانی لەش بە گونجاوترین نرخ و پێشکەوتوترین ئامێرەکان ئەنجام دەدرێت. چارەسەر و جوانکاری بە نرخی گونجاو ئامانجمانە. سنتەری پێست و جوانکاری بە لەیزەر لە نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان بەردەوامم لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد مەحموود عارف پزیشکی پسپۆڕی هەنا و دڵ کە قسەکەین لەبارەی نەخۆشیەکانی خوێنبەرەکانی دڵ تەسکبوونەوەیان و دوجار توشببوونیان بە گرفتی جەڵدەی دڵ. کاک دکتۆر قسەمان لەسەر دەستنیشانکردنی ئەم نەخۆشیانەیە کرد باسی ڕۆڵی ئیکۆمان کرد کە تا ڕادەیەک وەک باست کرد ڕۆڵەکەی سنووردارە و بە هیچ شێوەیەکش ناتوانانی تەنها بە ئیکۆ دڵنیا ببیتەوە لەوەی کەم گرفتەی نییە. بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بریتە لە سیتی سکانی خوێنبەرەکانی دڵ کە ئەمەیش بەشێکی زۆر لە نەخۆش دێت من ینی زۆر ئێمە تووشمانە بێ ڕۆژانە جاری وایە خۆی سەربەخۆ داوای لە سیتی سکانێکی خوێنبەرەکانی دڵم ئەوێت دیارە خزمێکی هەبووە کەسێکی هەبووە یا بەرنمەیەکی بینیوە کە مەترسیدار بوو بۆەوەی توش بە نەخۆشی خوێنبەرەکان بێڕاستە خۆ داوای ئەکات ڕۆلی سیتی سکانی ئەنجۆگرافی چیە و سوودی چییە و پاشان قەسەرە ڕۆلی چییە ئایا ڕۆڵەکەی تەنها ئەوەیە چارەسەری و حاڵەتە بکەیە؟ بەڵە خۆی سیتی سکان کە خەڵک پێ لە ئاشعی تەنووری ئەمیش بە گوێرەی ئاسی مەترسی نەخۆشەکە عنیەگەر هەتاوەکو ئەگەری بوونی نەخۆشیەکە زیاتر بێت ئێمە قەستەرە هەڵەبژێرین بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە نەک سیتی سکان. بەڵام لەبەر ئەوەی کە ئەگەرەکە زۆرتر بێت هەم لەبەر ئەنجامی قەستەرەکە دقیقترە بۆ دەستنیشانکردنی هەم لەوانەیە لە هەمان کاتە چارەسەریشی بۆ بکرێت بەهۆی قەستەرەکەەوە هەر بۆ ڕێگەی باڵۆن شەبەکەن چارەسەرەکەشی بۆکەن چارەسەر و باڵۆن ئەکرێت لە هەمان کاتا بکرێت. بەڵام سیتی سکانەکە باشەکانی چییە؟ ئەوەیە کە ئاسانترە ئینڤەیزڤ نییە ینی شتێک نییە بڕین و یاخود پێڵێن تەداخل تەداخلێکی کەمتری تەداخلی نییە بەڵام تیشکەکەش زیانی خۆی هەیە بەڵام ئەگەر بەراودیکەین بە قەسەرەکە زیانی کەمترە بۆ ئەو کەسانی کە ئەگەری کەمە یاخو مامناوەندە سیتی سکان هەڵەبژێرین لەبەر وتمان ئاسانە و زیاتر سادەترە و سەری ئەتریشە ئەکرێت لە چەند ڕۆژێکی کەما بکرێ. سیتی سکان ئەتوانێت چیت پێ بڵێ کاک دکتۆر سیتی سکان لەگەڵ ڕەنکردن بەکارێ لەگەڵی بۆرەکانی خوێن بە جوانی پیشانەیەات تەسک بوونەوە یاخود گیرانی بۆرەکانی خوێنی دڵمان پێ ئەڵێت. پاشان دوای ئەوە ئەگەر نۆرمەڵ بوو یاخود ڕێژێکی کەم بوو بۆ نمونە لە 150 کەمتر بوو لەسەر چارەسەرەکی بەشتی ئاسانە وەکو گۆڕینی شێوەژیان و دەرمان. ئەگەر زیاد بوو ڕێژەی تەسکبوونەکە زۆر بوو پێویستی بە قەسەرە بێت بۆ دڵنیابوونەوە لە ئەنجامی سیتی سکانەکە بۆ هەم بۆ ئەوی کە چارەسەری ئەو تەسکبوون و یا گیرانەکە بکرێت. کەواتە دوایەوە ئەگەر بە سیتی سکانەکە دەرکەوت کە ئەم گرفتەی هەیەەوە زۆرە قەسەرەکە هەم بۆ زیاتر بۆ دڵنیابوونەوە بۆ زانیاری زیاتر لەسەر خوێنبەرەکەەوە بۆ چارەسەر ئەگەر پێ چارەسەرش کەواتە توانین بڵێن قەسەرە لە هەمان کاتدا بە یەک جار بە یەک پرۆسە هەم دەستنیشانی دروستت بۆکە هەم ئەگەر پێویستی کرد لەو کاتەیە پێویستی بە تەداخل کرد پێویستی کرد بۆریەکە بەر بدرێ باڵۆن و شەبەکە دابنرێ ئەنجامەدرێ بە یەکجار هەم دەستنیشانیە هەم چارەسەریە. بەڵێ هەم بۆ ئەوەیە کە
بۆ نمونە پێش بەبێ سیتیسکانش بکرێ بۆ دەستنیشانکردنی تەسیبوونەوە یاخۆت کێشەی بۆرەکانی دڵ هەم ئەکرێت لە هەمان کاتە چارەسەری بۆ بکرێت ئەو تەسیبوونەوەی یاخود گیرانە چاک بکرێت یاخود ئەتوانی هەر لە دوو کاتی جیاوازە بکرێت هەر بۆ دەستنیشانکردنی نەخۆشیێکە بێت دوای گفتوگۆکردن لەگەڵ نەخۆشەکە تێگەیاندنی ینی چۆن چارەسەرەکە چییە پێویستی بەچی ئەبێت لەوانی نەخۆشەکە نەتوانێت دەرمان بەکاربێنێت بەهۆی کێشەی تەندروستی خۆی یا بەهۆی دەست کورتیەوە چکانە دەرمانەکان گرانە یان خودت بەهۆی ئەوەی کە کەسەکە هیچ پاڵپشتێکی کۆمەڵگەیەتی نییە ینی دڵنیایت کە ئەم نەخۆشە ناتوانێت لەسەر دەرمانانە بەردەوام بێت پاش گفتوگۆکردن کەشتە ئەوەی کە ئەم شەبەکە و باڵۆنەی بۆ بکرێت سوودی هەیە یاخود زیانی زۆرترە ئەنجا بڕیارەی لە کاتێکی ترە بۆی بکرێت و ئەشکرێت لە هەمان کاتە بکریانە حاڵەتی ئاسانەوەی کە لەگەڵ نەخۆشەکە مناقەشە بکرا بێت و ڕازی بوو بێت ئەتوانێت لە هەمان کاتە چارەسەرەکە بکرانی قەسەرە شەبەکە باڵۆن زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بە کورتی باسێکی بکەین پاش ئەوەی کە بۆ نمونە ئێمە دەزانین تەسبوونەوەی خوێنبەرەکانی دڵوە باست کرد کۆمەڵە نیشانە دروستەکە بۆ شێوەیە و بەم شێوەیە دەست نیشانەکرێ بەڵام کاتێک چی ڕوو ئەدات کاتێ ئەم تەسبوونەوەی خوێنبەرە ئەم نەخۆشەی کە وەک باست کرد لەوانەیە چەندین ساڵ بێم گرفتە ئەم پرۆسەیە بە شاراوەیی بەردەوام بێ لەناوەوە تا ئەو کاتێک کە ڕاستەوخۆ بێتە جەڵدەی دڵ لەم کاتەیە چی ڕوو ئەدات لە خوێنبەرەکانە لە دڵدا کە جەڵدەی دڵ دروستە بێ و زۆر کات نەخۆشکە ئازارێکی کتوپڕی بەهێزی ئەبێت و زۆر کات مەترسیە لەسەر ژیانی ناگاتە نەخۆشخانەوە زۆر کات تەنان لە نەخۆشخانەیش ڕناگا بە چارەسەری پێویست خۆی وەکو باسمان کرد ئەو هۆکارانەی کە هەبوو لە ناو دیوی ناوەوەی دیواری خوێنبەرەکانی دڵ پەڵەی چەوری تەبەن چەوری ئاسایی نییە ینی ئەو ڕقبوون و چەوری و ینی تەنانەت جۆرێکە لە هەوکردنیش دروستە بێت لە دیوی ناوەی بۆرەکانی خوێن کە زۆر بوو ڕێگە لە هاتوچووی خوێن ئەگرێت خوێن بکەم ئەچێ بۆ ئەو بەشەی کە دڵی لەسرە کاتێک کە لە کاتی ئاساییان ڕەنگە ئەو کەمە خوێنە بەشی بکات و کێشەی درووە دروست ناکات بەڵام کاتێ ماندوو ئەبێت ئەو کەمە خوێنەی بەشی ناکات پێویستی بە ئۆکسیژین و وزەی زیاترە بۆی دڵ خێراتر لێ بدا قوتی زیاتر بێت پێویستی بە خوێنێکی زیاتر هەیە بەڵام تەسیبوونەوەگە ڕێی لێ ئەگرێ خوێنی زیاتری پێ ناگات و توانای فراوانبوونی خۆی بۆری خوێنیش توانای کرشبوون و خاوبوونەوەی هەیە لە کاتی پێویستە فراوانە بێ بۆی خوێنێکی باشتر بڕا بەڵام بەهۆی ئەو چەوری ڕقبوونانەوە فراوان نابێت تەسێک بووێتەوە خوێنی باش ناڕوات ئەو بەشەی ماسوولکەی دڵ هەست بە کەمبوونەوەی ئۆکسیژین و وزەکە ئازارێکی بڵاو لە سنگی بۆ دروست دەکات لە کاتی ماندووبوونە ئەمە پێڵەن ذەبحەی سەدری پێڵەن سنگە کوژە ئەمە بە گوێرەی تەسەگبوونەوەکەی یعنی تا زیاتر بێت لە هیلاگونێکی کەمترە ئازاری بۆ دروست دەکات ئەگە تەسەگبوونەوەکە کەم بێت ڕەنگە هەر ئازاری نەبێت هەتا چەند ساڵێکی زۆریشی بەسەراچێت بەڵام جەڵتەی دڵ علاقەی بە ڕێژەی تەسەگبوونەوەکە نییە علاقەی بەهۆی ئەوەیە کە ئەو پەڵە چەوریانە وەکو چۆن ئەگە بیچوێنی بە زیبکێک تەبەن زیبکە نییە ئەگە بتەقێت ڕووکاری ناوەی ئەو پەڵە چەوری ئاوەڵا بێ بۆ خوێن کە هانی خەپلەکانی خوێن و فایبرین ئەوانەی کە لە ناو خوێنە خوێنمەین دروستەکە کوڵە خوێن لەو شوێنە دروست دەبێت یعنی جیرانەکە بەهۆی تەسەگبوونەوەکە نیە بەهۆی دروزبوونی کوڵە خوێن لەسەر ئەو چەوریانەیە بە تەواوی یاخود زۆر تەسەگبوونەوەیەکی زۆر وا دروستەکە کە ئیتر ئەو شوێنە بەرەو لە ناوچوونەچێ ئەو ماسوولکەی دڵ کە لەسەر ئەو بۆرێ خوێنە ئەژی بەرەو لە ناوچوونەچێ ئەگەر لە ماوەیەکی کورتە چارەسەر وەرنەگری یاخود جاری وهەیە لە خواییوە ئەو کوڵە خوێنە ئەڕاو یان بەشێک کە خوێنێکی کەمی بۆ گەڕێتەوە و ئەو شوێنە نامرێ بەڵام جاری واشەیە لە سەرەتای بۆری خوێنەکی گەورەیە بۆرێکە گەورە بێ و لە سەرەتا گیرابێ حاڵەتێکی زۆر کوشندەیە جاری وایە ناگەڕێ وردەکاری زانستی زۆرە سەبارەت بە یعنی بۆیە هەندێک کەسەیە
جەڵدە لێ یا و هیچیشی لێ نایە بەڵام ئازارێکی بۆ دروستەکە و کەمە بەڵام هێشە ناگات بە کەسانە ئەمرێ یعنی بە ژێرەی شوێنی کڵۆ خوێنەکە کە بۆرێک کە ئەگیرێ فەرقی هەیە هەموو جەڵتەیەک جەڵتەی دڵ وەکو یەک نین هەیە گەورەیە هەیە بچووکە هێ لای ڕاستەیە لای چەپە ئەوانیش هەمووی ینی تیژی تونند و تیژی نەخۆشەکە فەرقەکات زۆر باشە کاک دکتۆر بە کورتی هەر تەنها بە باسکردن بێ بە پۆلیۆنکردن بێ دوای ئەوەی کە جەڵدە ڕوو ئەدات لە نەخۆشخانە چی بۆ نەخۆش ئەکرێ هەمووکو دەرمان هەمووکو پرۆسە و پرۆسیجەر بۆ چارەسەرکردنی جەڵتەکەی هەرچەندە لەوانەیە وردەکارێکی زانستی بێ بەپێی تەمەن بەپێی هۆپی ئێوە بۆ ئەوەی تا چەندە ئیسفادە لەو پرۆسانەکە بگۆڕێ بەڵام بە کورتی ئەگەر باسێکی خۆی وا باشتر خەڵک بزانێت کە ئازارێکی توندی لە سنگە هەبوو ئەو هۆکارانەی کە باسمان کە هەیبوو تەمەنی هەبوو زەختی هەبوو شەکری هەبوو قەڵەو بوو ئەوانەی زیاتر بوو یاخود پێشینەی نەخۆشی دڵی هەبوو کە ئازارێکی تند لە سنگیان هەبوو یاخود لە هیلاکبوونە ئازاری هەبوو وا باشترە پێشوەختە خۆی سەردانی پزیشک بکا بۆی کە چارەسەری پێویستی بۆ بکرێ و ئەو کەسێک کە تووشی ئازارێکی بەقوتە بێت لە سنگی سەردانی نزیکتری نەخۆشخانەکە شاید لەوانی لە دەروی شار بێت لەوانی لە شوێنێک بێت سەردانی نزیکتری شوێن بکە بۆی ئەو پزیشکی کە لەوێ ئەگەر زانی پێویستەکە ئەم نەخۆشە گومانیەوەی لێکە کە جەڵتەی دڵ بێت بۆی کە هەندێک چارەسەری سەرەتایی بۆ بکە و ئەو ڕێکارانەی کە بۆ ڕەوانەکردنی بۆ بژانەوەی دڵ زوو بۆ ینی تەرتیب بکات کە گەشتە بۆ نمونە ئەنی بە بیێری ئەو شوێنەی کە لێتی فەرقی هەیە چارەسەرەکە چارەسەری تەواوی لە بژانەوەی دڵ هەیە بەڵام کە دوور بوو لە چی شوێنە نزیک بوو هەندێک چارەسەری هەر بۆ ئەکرێت چارەسەرەکانیش هەندێکیان هەبن وەکو بە نمونەی ئەسپرین و ئەوانەی کە هاوشەی ئەسپرین و دژە خوێنمێن و یاخود ئازاشکێنە ئەوانە گرنگن ڕاستی کە لە زۆربەی شوێنەکانیش هەیە ینی هەموو نەخۆشخانەکان هەیە و ئەگەر شوێنەکە زۆر دوور نەبێت ئەبێ زوو ڕەوانەی بژانەی دڵکرێ بۆ ئەی لەوێ چارەسەری کۆتایی بۆ بکرێت چارەسەری کۆتاییش لەوێ دڵنیابوونەوەی کە لەوەی ئەو حەبە سەرەتایانی کە وەریگرتووە یان نە یاخ بە تەواوی وەریگرتووە یان بە کەمی وەرگرتووە ڕێکەکرێتەوە لەگەڵ چارەسەری بەردانی بۆری خوێنەکە کە ئەمیش دوو جۆرە یا بە دەرمان بە دەرزی لە شوێی دەرزیە بۆی ئەو کڵۆ خوێنەی کە دروست بۆ بتوێتەوە و خوێن بگەڕێتەوە بۆ بەشەی دڵ یاخود بەهۆی قەستەرە و شەبەکە و باڵۆنەوە جا ئەمەش کامیان باشە بێگومان قەستەرە و شەبەکە و باڵۆنەکە باشترە لە پێشترە چارەسەری کۆتاییە بەڵام ئەگەر نەخۆشەکە ڕازی نەبێت یاخود نەتوانێت بەداخەوە بە پارەیە ئەگەر نتوانێت ئەو دابین بکات ئەبێ چارەسەری دوم ئەوەیە کە بە دەرزی بۆی دابنرێت کە ئەم لەو باشترێکی بۆ نەکرێت بەڵام بەقەت شەبەکە و باڵۆنەکە سوودی نابێت و تەسیبوونەوەکە چارەسەر نابێت هەرمێنێتەوە ڕاستە خوێنی بۆ گەڕێتەوە بەڵام تەسیبوونەوەی خوێنبەرەکە هەر ئەمێنێتەوە دواتریش بێ هەر پێویستە دواتریش هەر پێویستی بێت زۆر باشە کاک دکتۆر ئەگەر ئەو کاتەکەمی لە بەرنامەکە ماومانە بە کورتی ڕێنمایی جەنابەت بۆ هاوڵاتان چێ بۆ خۆپارێزی لەم نەخۆشیانە ئەم نەخۆشی کە باسمان کرد کە چارەسەرەکەی چۆنە کە دەرەنجامەکەی چۆنە بەڵام پێش ئەوە باسێک لە ڕێنمایەکان بکەین ڕێنمایی خۆپارێزی ئەگونجێ چه مزاعفاتێک دوای جەڵدەی دڵ دروست بێ بۆ دڵی نەخۆشەکە ینی هەمان ئەگەر چی چارەسەریشی بۆ بکرێ یاخود درەنگ چارەسەری بۆ بکرێ هەندێک گرفت لەوانەیە دوای جەڵدە ڕوودات لە نەخۆش بۆ دڵی نەخۆش چین ئەوانە ئەکەوێتە سەر ئەوەی کە ئایا چەندێک زوو گەشتوە نەخۆشخانە و چه زیانێکی گەیاندووە چه زوو چارەسەری بۆ کرابێت ئەگەری مزاعفەتەکانی کەمترە مزاعفەتەکان ئەوەیە کە ڕەنگە بەشێک لە دیواری دڵی لاواز ببێت ئیش ناکات ئەبێتە هۆی پەکەوتنی دڵ ئەمە لە هەمیان سەرێکی ترە یاخود کاربای دڵی تێک بچێت کە ئیش پێویستی بە چارەسەری ترە بێت یاخود دووبارە بوونەوەی نەخۆشێک دووبارە بوونەوەی جەڵدە دروست بوونەوەیەتی کە ئەمانە بە هەمان ئەوانەیە تووشی شانەکانی دروستیسان دروستە بێتەوە
زۆر باشە کاک دکتۆر کەواتە کە ئێمە زانیمان تەسکبوونەوەی بۆریەکانی خوێن چییە و مەترسیەکانی چییە ئێستا لەوانەیە هاوڵاتیان لایەن گرنگ بە بزان چۆن خۆمانی لێ بپارێزین بە گشتی کۆپاراستنەکە لە هەمووی گرنگترە لە هەمووی لە پێشترە بە تایبەتی شێوەژیانێکی تەندروست ئەوی شەکوێتە شێوەژیانێکی خواردن تەندروست و وەرزش خواردن و وەرزش خواردنەکان خواردنی بێگومان مرۆڤ خواردنی ڕۆکی و جانەوەریشە خوات بەڵام خواردنی جانەوەریەکان بە تایبەتی چەوریەکەی ئەبێت سنووردار بێت لە ڕێژەیەکی دیاریکراوە بێت نەک بەداخەوە لای خەڵک زۆشتی سیر و سەمەرە بڵاو بێتەوە بۆ نمونە زۆرێک لە خەڵکی چەوری جانەوەری زۆر بەکارێنێ ینی وەکو دەرمان بەکارێنێ دووگ و ئەمانە نازانین چۆن بڵاو بێتەوە دوڵێ دووگاکە باشە بەڵێ ئەمانە ینی بە ڕێژەیەکی سنووردار بخورێت کۆپارێزەکان ئەکەوتە هەندێک شێوەژیان هەیە کە پێویستە بۆ هەموو کەسێک وەکو کەمکردنەوەی چەوری گیانەوەری کە زیانڕەویتیان نەکرێت بەڕاستی خەڵک لە ماوەیە کە زۆر سریان کردوتە دووگ بەکارێنان بە مەبەستی ئەوەی کە باش بێ بۆ تەندروستی کەوایە دووگ باشە بۆ تەندروستی بەڵام هەڵەیە چەوری گیانەوەری کەم بەکاربێنرێت گیانەوەریەکەش گۆشتی سوور بەز و دووگ و چەوریەکەی گۆشتی مریشی پێست و باڵ و ڕۆناوشتەکەی چەوری شیرەمەنی کەرە و قەیما و خشتە و خامەمانە زیانڕەویتیان نەکرێت هێلکە زۆر خواردن زیانڕەویتیان نەکرێت ئەمانە چەوری گیانەوەرین کە زیان بەخشە بە تایبەتی بۆ کەسانەی کە هۆکارەکانیان تایە زەختیان هەبێ شەکریان هەبێ خۆیان چەوریان بەرز بێت تەمەنیان هەبێت جگەرەکێش بن قەڵەو بن ئەمانە زیاتر ئەبێ لێ دوورکەونەوە بۆ لە بەرامبەر ئەوانە سەوزە و میوە زۆر گرنگە کە ڕۆژانە بەکاربێنرێت هەم لەبەر ڤیتامین و کانزاکان هەم لەبەر بوونی ڕیشاڵی زۆر سوودبەخشتیانە ماسی کە چەوری سوودبەخشی زۆرە ماسی ئەگەر بە شوەیەکی ڕێکپێک بەکاربێنرێت و زیاتر بەکاربێنرێت ئەوە سوودی ئەبێت پاشان وەرزشکردن ئەبێت وەرزشکردن بە شێوەیەکی بەرنامە داڕێژا بێت نەک فترێک بیکا و دوای وازی لێبێنێت زۆر سوودی نابێت یعنی بۆ نمونە لە هەفتەیەکە ڕۆژانە سی خولە کەمتر نەبێت بیکات ئەویش لە بابەتی ڕاکردن یاخود پاسکیل یاخود مەلەکردن یاخود هاوشێوی ئەمانە زۆر گرنگە کە بکرێت ئەمانە شێوە ژیانن هەندێکیان هەندێک کەس کە نەخۆشیێکی هەیە وەکو زەخت و شەکر و چەوری ئەبێ هەم پارێزەکان بکەن هەم وەرزش بکەن هەم دەرمانیش بەکاربێن بۆی کۆنتترۆل ببێت بۆی ئەگەری کێشەی دڵ کەمتر بێتەوە ئەوانەی کە کێشیان زیادە یا قەڵەون کێشیان دابەزێنن ئەوەی جگەرا کێشی وازی لێبێنێ ئەوانەی کە خواردنەوە کحولیەکان بەکارێنێ ئەبێ ژوازی لێبێنێ هەندێک فشاری دەرونی ئەمانش پێویستی بە کۆمەڵگە و پاڵپشتی خێزانی هەیە مانە ئەگەر کۆنتترۆل بکێت کەم کرێتەوە ئەگەری ڕوودانی کێشە بۆ بۆرەکانی خوێنی دڵ کەمترە بێتەوە زۆر باشە کاگسۆر یەک بابەت هەیە زۆر لە ناو خەڵکی داباوە ئەوش بەکارهێنانی بۆ منە خەڵکی کە تا ڕادێک شارەزا ئەبێ زانێ هەندێک دەرمان هەیە پزیشکان بۆ ئەوە ئینووسن بۆ نەخۆش کە خوێنی ڕوون بکاتەوە بیپارێزی لە خوێنمەین دژە خوێنمەینەکان یەکێک لەوانە ئەسپرین بەشێک لە هاوڵاتیان دوای ئەوەی کە پزیشکیش ڕکۆمێندیەکە و ئەڵێ پێویستە ئەسپرین بەکاربێنێ ڕۆژانە تاوەکو ماوە یا ڕۆژناڕۆژێ پێڵەیە هەر بە هەر شێوێک بێ ئیمالیەکە لەبەرەوەی باشە وەزعی بەڵام بەشی نەخۆشمان هەیە بە پێچەوانەوە خراپتر ئەڵێ من هەر خۆم فێر بووم ڕۆژانە بەبێ ڕێنمایی پزیشک ئەسپرینێکە خۆم کە زۆر کادەم نەخۆشانمان بۆ دێتەوە بە ئازاری گەدەوە بە خوێنبەربوونی گەدەوە لەوانەیە بیری لای ئەوە نەبێت کەم ئەسپرینە بۆ گەدە خراپ بۆ خۆی قورحی هەبێ بە هەر حاڵ مەسەلەی بەکارهێنانی ئەسپرین چۆنە و ئەبێت چۆن بڕیار بدرێ و لە بەکارهێنان ڕاستی لە دووبارەکە هەڵەیە بەبێ پێویست بەکاربێنی هەڵەیە بەبێ ڕێنمایی پزیشک بەکاربێنی لە خۆسەری بۆی بڵێ خوێنم ڕوون کاتەوە هەر هەڵەیە چونکە زیانی هەیە ئەویش لە زیانی لە سوودەکەی زیاتر بێ نابێ بەکاربێنی ئەوانەی کە کێشەی دڵیان نییە تەسیبوونەوەیان نییە بە پێی شیکاری و پشکنی ئەوانە ئەگەر تەسیبوونەوەی بۆریەکانی خوێنی دڵ یان خود مێشکی یان قاچ ئەوانیان نەبێ پێویست ناکە ئەسپرین بەکاربێنێ زیانی زۆرترە بە پێچەوانە ئەوانەی کە کێشەی دڵیان هەبووە جەڵدەیان هەبووە زەبحان هەبووە
بەپی فەحس و قەسەرەوە ئەمانە تەسببوون یا شەبەکە باڵۆنیان هەیە زۆر گرنگە کە بە بەردەوامی لەسەر ئەسپرین بمێنێتەوە یاخود بەدیلی ئەسپرین ئەگەر نەیتوانی لەسەر ئەسپرین بەردەوام بێ بەهۆی کێشەی گەدەوە یا هەستیاریەوە ئەوانە ئەبێ بەدیلەکەی بەکاربێنێت یعنی ئەو شەبەکەی کە بۆی دانراوە یا ئەو تەسببوونەوەی کە هەیە ئەو ڕقبوونەکە هەیە بەهۆی ئەسپرینەکەەوە بەری پێ ئەگیرێت و ئەگەری ڕوودانی جەڵتەی تازە کەمەکاتەوە و زۆر گرنگە لەسەری بمێنێتەوە. زۆر باشە کاک دکتۆر محەممەد مەحموود عارف پزیشکی هەناودڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە لەگەڵمان بوو. سپاس بەوەش. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ.